میوان یاریتی بەڕێز عوسمان علی دکتۆرە لە یاسای دەستوری کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک دکتۆر عوسمان شەوتان باش. وەک دەبینین نوێنەرانی کورد لە حکوومەتی عێراق باسییان لەوە کرد کە ڕێگە بەوە نادەن پێشێلکردنی مافەکانی کورد بە ناوی چاکسازیەوە قبوڵی ناکەن. ئایا ئەم چاکسازی کە لە بەغدا ئەنجامە درێت پێشێلی مافەکانی کوردە؟ لە ڕاستیدا دەستخۆشی لە کورد لە کوردستانەکان دەکرێت. یەکێک لەو گرێوانەی لە پشتی پەردەوە کە خوێندنەوەی دووری بۆ بکەی ئەوەیە کە سەیری کەناڵە عەرەبیەکان دەکەی، سەیری کەناڵی لە جعفەریەوە دەکەی هەتا مالکی. ئەم بەڕێزانە ئەگەرچی باسی کورد ناکەن تەنها لەو نقطەیە نەبێ ئەو پەیامە پەخش دەکەن کە کورد لە ناوخۆیاندا ناکۆکێن و کێشە سیاسیەکان دەگوازنەوە بۆ بەغدا و تەرویزی شارعی خۆیانیان پێ دەکەن کە ئەو باس و خواسە ئیجابی کە لە کوردستاندا هەبوو ئەوان زۆر بە نەرێنی دەیگوازنەوە. ئەم هەڵوێستەی ئەمڕۆی کورد لە سیاسیەکان بەیەکەوە هەڵوێستێکی جوامێرانەیە، مای دڵخۆشیە و هەڵوێستیان لەسەر هەر وەزیرێک لە وەزیرەکان بە ئاراستەیەکی ئیجابی مای دڵخۆشیە و کارکردنە بە ئاراستەیەکی زۆر تەندروستە. ئەگەرچی لە دوا کۆبوونەوەی سلێمانی هەمویان بەیەکەوە بەشداری نەبوون، بەڵام ڕاگەیاندنی ئەمڕۆی کورد لە کوردستانەکان لە بەغدا من بۆ خۆم پێشوازێکی گەرمی لێ دەکەم و پێشم وایە خەڵکی کوردستان بەگشتی بەم هەڵوێستە یەکگرتووی لە بەغدا دڵخۆش بوون. هی دووهەم ئایا ئەسلی پرسەکە بۆ چاکسازیە؟ ئایا تەنانەت نەکرد چاکسازی هەر معالەجەیەکی زۆر سادەشە بابەتی تەکنۆقراتی لە بەغدا؟ بەڕای من بێگومان نەخێر. ئەسلی کێشە لە بەغدا و هەر وەکو هەر دەوڵەتێکی دواکەوتوو دەوڵەتێکی کە نابەرپرسانە و دوور لە پابەندبوون بە بەرنامەی ئینتیخابی و بە دەستور و دوور لە پابەندبوون بە لانی کەمی منطقی حوکەمە و بەڕێوەبردننی تەندروستی حکومڕانێکی تەندروستی باش لە عێراقی مەشاکل و عێراقی جینۆساید و ئەنفالدا کێشەکە چارەسەری لە ئەوەدا نییە کە بچی ئوستازێکی جامیعە ببیتە وەزارەتی بازرگانی یان مامۆستایەکی علوم سیاسە ببیتە وەزارەتی خارجی یان مامۆستایەکی تعلیم عالی ببیتە وەزارەتی تعلیم عالی. لە ڕاستیدا لە لای من ئەمە نەکرد چاکسازی نیە، بەڵکو بۆ عێراق وەکو ئەو پاشخانە سیاسیە قانونیە ئابووریە کۆمەڵایەتێکە هەیەی دوور و نزیک لە خوێنە و خوێندنەوەیەکی سیراعی ناوخۆی شیعە و سیراعی شیعە بەرامبەر بە سونە و کورد زیاتر نییە. من پێم وایە ئەم مەتبەخە لێنەرێکی زۆر باش وەک دەڵێ ئاراستەی کردووە بەڕێزەوە دەڵێن، بەڵام پانتایەکی فراوانی گەوجاندنی تێدایە. ئەوەی بەڕێز سەدریش بە 34 کورسیەوە یان بە 32 کورسیەوە نەکات ناتوانێت ناوچەی خەزرا اقتحامکە، ناوچەی خەزرا محەسەنە، ناتوانێت وەک دەڵێ هیچ کارێکی ئەوتۆ بکە و ناشتوانێت بەسی ئەوەندە کورسیەوە متمانە لە بەڕێز عەبادی وەربگرێتەوە. ئەوەی کە هەیە بە مەرکەزاندنی عەقڵەتی شیعە و حکومڕانی شیعەیە کە هەندێک دەوڵەت و هەندێک لایەنی سیاسی زۆر مەبەستیانە لە بەرامبەریشدا لێدانێکە لە کوردیش و لە سونە بۆی کە ئەو زەمانەی کە باسی تەوافقی سیاسی و هەماهەنگی لە دەرکردنی یاساکان و شەراکەت لە بڕیاری سیاسی و شەراکەت لە ئیدارەدانی دەوڵەت بوو ئەمە کۆتایی هات. ئەمە جایتر هەم لایانی ئیجابی هەیە و هەم لایانی سلبیشی هەیە. بەڵێ دکتۆر، لایانی کوردیڵێت چاکسازی پێویستی بە ژینگەیەکی لەباری سیاسی و لێتێگەشتنی کوتلەکانەیە، ئەوە ئەوان واناوێنێناوە کە ئەمە ڕای شخصیەوە ئەمە قبول ناکەن. ئەم بابەتی چاکسازی و دروستکردنی حکومەتی تەکنۆکرات کورد بۆیە لەگەڵی نییە کە ئەمە ڕای لایەنێکی شیعیە؟ لە ڕاستیدا وردەکاریەکان لەوانەیە زۆر بن و ئایندە زانیاری زۆر باشتر ڕوون کاتەوە، بەس بەڕای من ئەمە دوا هەنگا و دوا بزمارەکە لە تابوتی دەستوری عێراقی دەدرێت. ئەگەرچی بۆ خۆی سارەترین مانای حکومڕانی لە ڕێگەی دەستورەوە و قەواعیدە دەستوریەکانەوە حکومڕانی لە چوارچێوەی دەستور و قانوندا
فاعلیەتە ئایا دەستوری عێراقی هیچ فاعلیەتی ماوە هەتا بڵێن دوا بزماری لێ بدرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر عێراقیەکان یان مجتەمەعی دەولی یان هەندێک دۆست و نەیاری ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتی حامی عێراق یان هەندێک دۆست و نەیاری بەغدا بە شێوەیەکی گشتی هیوایەکیان مابێ بۆی کە دەرفەتێک هەیە بۆ دوای داعشیان لەگەڵ داعشیش هێستا عێراق یەکگرتو و یەکپارچە بێ پێم وایە ئەم بابەتە دیوێکی باشی خۆشببختانی ئەوەی تێدا کە دوابزمارە لە تابوتی عێراق دەدرێ لەو ڕۆوە کورد حەقی خۆیەتی کە ناڕزایی دەرببڕێ و ئەمە بە کارێکی نەگونجا و نەشیاو لە قەڵم بدا و هەر بابەتێک لە چارچێوەی لە چارچێوەی دیموکراتەتی تەوافقی بچێتە دەرێ لە چارچێوەی سازان بچێتە سەرێ بۆ حکومڕانیکردن لە بەغدا لەلایەن لایەنی پێکاتەیەکی لە سەرکردین پێکاتەکانی عێراق نەکرد پێکاتەیەک نەتەوەی سەرەکی عێراق ئەگەر عێراق دوو نەتەوەی سەرەکی تێدابێ یەکێ لە سەرەکیەکان ئەمڕۆ اعترازی هەیە لەسەر نەک ئەمڕۆ دوێنێ و پێرش اعترازی هەبوو لەسەر شێوازی بەڕێوەبردن و بەڕێوەچوونی بەغدا بۆیە ئەوەی کورد لە سیاسەکان دەڵێن کە بەم ڕەهەندە بەم عقلەتە بەم مامەڵەکردنە ناتوانن ئێوە چاوبەستەکی مجتەمەعی دەولی و چاوبەستەکی ڕایگشتی ئێمە بکەن بەڵکو ئەمە تێگەیشتنێکی زۆر سادەیە بۆ ئیدارەکردنی وڵات و مەئسسەکردنی سوڵتەی سیاسی ئەگەر بەغدا دەیەوێت ئەگەر زۆرینەی شیعە گریمان دەیەوێت ئەگەر پەرلەمانی عێراقی وە پەرلەمان مردووە هیچی پێ نییە لە دەرەوەی دەسەڵاتی حیزبە سیاسەکان و ئاڕاستی حیزبە سیاسەکان بۆیە ئەو گەمەی کەسبەی نێژ دەکرێت شتێکی ئەو تۆلێشی نابێتەوە هەرچەندە لەوانەیە مفاجعاتیش ڕووبدا بەنسبەت هەڵوێست گۆڕینی هەندێک لە پارتە سیاسەکان بە شیعە و بەوانە تریشەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەک دەڵێ کورد هۆشیارە تێدەگا کە ئەمە بە ناوی چاکسازی و بەمانەوە بە عقلی کورد و بە عقلی شارعی کوردی و بە عقلی دۆستەکانی کووردا ناچێت لەو ڕۆژەوە لەوانەیە خۆ پێش ڕۆژی سێشەم کە دووشەم کە نوێنەرانی نەتەوە یەکگرتوەکان سکرتێر بەڕێ سکرتێری نەتەوە یەکگرتوەکان و بانکی دەولی و بانکی ئیسلامی هاتن ئەو پەیامان بە ئاراستی تێگەیان کە مەسەلەی ئیدارەکردنی ئابووری وڵات و مکافحەکردنی گەندەڵی و بەڕێوەبردننی حوکەم و حکمی ڕەشید و ئەمانە سیما و خستەتی خۆی هەیە ئێمە ناڵێن ئەو چاکسازیەی کە لە 20 ساڵی سەردەمی مەهاتیر محەممەد داکرا ڕاستەخۆ 20,000 فێری هە لە شەو ڕۆژێکدا بابێت لە بەغدا جێبەجێ بێ بەڵام ئەولەوێتی خۆی هەیە بۆ ئیدارەدانی مەلەف و بۆ بەڕێوەبردننی چاکسازی بۆیە ئەوەی کە بەغدا و عەبادی دەیانکەن بە ناوی چاکسیەوە نەکرد چاکسازی نییە بەڵکو بە مەرکەزیکردنی بەغدا لەسەر حیسابی پێکاتەکانی دکتۆر تۆوا باست کرد کە ئەمە دوا بزمارە لە دەستوری عێراق دەرێ ئەگەر وابێ واتە دەستور هیچ ئەهمێتێکی نامێنێ و مافی پێکاتەکانی تر دەخورێت ینی تۆ مەبەست بوو وا بڵێ بەڵێ لە ڕاستیدا دوێنێش مافی پێکاتەکان خوراوە سادەترین ماف کە دەستور داوێتی ئەوەیە کە هاوڵاتی پێکاتەکان هاوڵاتی و پێکاتەکان هەز بەبوونی خۆیان کەن هەز بە حزوری خۆیان کەن مەدەنیتی عێراق لە منتیقەی شیعە بۆ خۆیان ئازادن لە شوێدایە بەڵام ئەمە واقعی سونەیە کە دەیبینین لە 13-14 ساڵی ڕابردووە جگە لە شەڕ و جگە لە تامیشکردن ئەمانە شتێکی تر نەبووە ئەمەش واقعی هەرێمی کوردستانە کە دەیبینین تەنانەت بە ناوی ئەوەی کە هەرێمی سونە دروست نەبێ و هەرێمی تر دروست نەبێ دەرفەتیان بە خۆشیان نەدا لە بەسڕە و شوێنەکانی تر بۆی هەرێم دروست ببێ کەواتە چی ئەوەی کە پەیوەندی بە بوعدی مەئسسەی سوڵتەی سیاسیەوە هەیە چی ئەوەی پەیوەندی بە شەراکەتی ڕاستەوخۆ هەیە چی ئەوەی پەیوەندی بە تەوزیع عادلی سەرواتەوە هەیە چی ئەوەی پەیوەندی وەکو نەتەوەی سەرەکی شەراکەتی بەغداوە هەیە کە کوردستان و بەتایبەت نەتەوەی کوردە لە چوارچێوەی ئەو مفرەدە سەرەکیانەی کە سەر ساڵە خەباتی بۆ دەکا کە خاک و گەڕانەوەی شکو و سیادەیە چی لەسەر بەخۆی زیادی چی لە شەراکەی نیشتیمانی لانی کەم لە دوای 2009ەوە قیادەی سیاسی کوردستان چی جەنابی مام جەلال کە لێ بووە چی سەرکردایەتی سیاسی کوردستان کە لێرە بووە زۆر بەڕوونی ئەم هەڵوێستە و ئەو مەترسیانیان ڕاگەیاندووە بە بەغداش و بە هاوپەیمانان و بە نەتەوەیەکەکان و بە مەجلیس ئەمن و بە دۆست و بە نایارانی بەغدا لەو ڕۆوە دەستوری عێراق لە ڕاستیدا بۆ خۆی تەعتیلە بەڵام ئەم هەنگاوە کۆتایی پێهێنانە بە هەر عەقڵێتێک گریمان کە لە بەغدا جارێکی تر بیلۆ بکاتەوە کە ئێمە حکوومەتی ئیتیحادیمان هەیە یا پەرلەمانێکی گریمان مەجلیسنەوە بە بەڵام ئیتیحادیمان هەیە یا سوڵتەیەکی قەزای ئیتیحادیمان هەیە بەڵکو ئێستا زۆرینەیەک پێکاتەیە بە ناوی چاکسازیەوە لە ژێر پەردەی زۆرا زۆردا بە مەدبەخ و سیناریۆیەکی زۆر تایبەت بەشێکیمان لێ دەبێتە بە حەسەن نەسروڵڵا و بەشێکمان لێ دەبێتە نوێنەری ڕاستەقینەی گەل بۆ چاکسازی ئەمانە هەموو جۆرە پەردەیەکن بۆی کە
ئیتر بەغدا بەرەو کۆنتترۆلێکی زۆر تایبەتی تایفێک و لایەنێک و پێکاتەیەکی دیاریکرا و بچی و حکوومەتی سادە جگەی حکوومەتی اتحادی و حکوومەتی فدرالی بگرێتەوە. بەڵام دکتۆر عوسمان لایەنە کوردەکانم شۆ باسییان لەوە کرد کە ئەوان پابند بوون بە دەستور وەک باڵاترین دەسەڵات لە نێوان پێکاتەکاندا نانی دایانەوێت پابند بن بە دەستورەوە هەموو پێکاتەکان. ینی ئەمە جۆرێک لە بانی ڕاجایی لە نێو کووردا دروست ناکات و گەڕانەوە نییە بۆ ئەو دەستورێک کە باز لێک پارچەی خاکی عێراق دەکات. لە ڕاستیدا نەخێر ئەو خیتابێکی عقلانیە بۆ مستەماعی دەولی بە شێوەیەکی گشتی بەڵام لە بەرامبەریشدا بڵێن لە ناخی هەریەکێک لەو بەڕێزانەدا بەغدا شتێک گەیشتووە لە ڕاستیدا ئەگەر سەیری کەناڵە عەرەبیەکان بکەی سەیری خیتابی ڕسمی بەرپرسانیان بکەی سەیری بەیاننامەکانیان بکەی هەر لە بەڕێز موافق ڕوبەییەوە هەتا هەموو بەڕێزەکانی تر لانی کەم باس لە کۆنفیدرالەتی دەکەن لە نێوان سێپێکانەکاندا ئەگەر بکرێ بمێنێ ئەگەر نا کۆنفیدرالەتی کوردی و لانەکانی تر پێوێ ئەم خیتابە بۆ بەغدا بێگومان کە تۆ بتوێ قسەت هەبێ دروست و ئاساییە کە بەم ئاراستەیەدا هەبێ خیتابێکە لە مستەماعی دەولی لە لای دۆستەکان لە لای شارعی عەرەبی لە لای هەر لایەنێکی تر مستەمسەکێکە دەیخوا و دەمێنێ بەڵام دیوە ڕاستە حەقیقەکەی ئەو دیوەیە کە هەروەکو ئەمڕۆژ بڵێن کە نەڵێن لایەنە سیاسیە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان پێنج لایەنەکەیان ئەمانە ئەم خیتابەیە کە بەڕێز دکتۆر محمود عوسمان ئەمڕۆ ڕایگەیاند ئەویش ئەوەیە کە لایەنەکان ئیتر بەم پێوەرانەوە لە ڕێگای دامەزراوەکانی خۆمان و خەمی ماڵی خۆمان و ئێستای خۆمان و ئایندی خۆمان بخۆین. ئەم خیتابەی بەغدا هیوادارم پاڵنەرێک بێ هەنگاوێک بێ لە بەرامبەر پەیامی ئەوەی کە دوێنێ جەنابی سەرۆکی هەرێم ڕایگەیاند ئەمە واقعیەت و وەک دەڵێ ئەزمونێکی دوور و درێژی ژیانە لەگەڵ سونە و لەگەڵ بەغدا و لەگەڵ عەرەب لە عێراقدا. ئەو خیتابەی بەڕێز دکتۆر محمود عوسمان ئاماژەی پێدا ئەوەیە کە ئیتر بەرەو ڕیفراندۆم و بەرەو سەربەخۆیی و بەرەو چارەسەرکردنی ئەو کێشە و ئەو خەمانە بڕۆین. وێزگەیەکی زۆر تاریخیە مێژووی لە کەس خۆش نابێ لەسەر عینوانێک و لەسەر نایەک و لەسەر حیسابێک کورد ئەمڕۆ خەم لە خۆی نەخوا لە ئێستا بۆ ئایندە پێویستە ئەمڕۆ ڕابگەێنین کە وەکو چۆن 95 یەکەم حکوومەتی شێخ مەحموودمان ڕاگەاند و یەکەم انتخاباتی ئازادانەمان کرد لەنەوە تودا لە هەمان 95 یان لە ڕۆژێکی تری مێژووی و نەتەویدا دیاری بکەین بۆ ئەوەی ڕیفراندۆمی تێدا ئەنجام بدەین. تۆ باسی لەوە کرد لەو فراکسیۆنانی کورد کە لە بەغدان و باسی لەوە کرد کە هەڵوێستی باشیانە بووە ینی ئەم هەڵوێستەی لایەنە کوردەکان لە بەغدا کاریگەری دەبێت لەسەر بڕیاردان و لەسەر پێداگری لەسەر مافەکانی کورد کە یەکدەنگن و نەگواستنەوەی کێشەکانی هەرێم بۆ بەغدا. ئەگەر ڕاستی دەوێت بەغدا نە بە بەیاننامەی خۆپێچلایەنەکە لەوێ و نە بە کۆبوونەوەی تەواو نەکراوی 2014 سەرەتای پێکێنانی حکوومەت کە هێشتا کورد موقیفی خۆی ڕانەگەیان بوو پەرلەمانی بەغدا کۆبوو و کەسیش نازانێت چەند وەزیر دەنگیدا و چێ ئامادە بوو سیڤی چێ لێ بوو چەند کەس دەنگیدا و چێ زۆرینەی هێنا و چۆ زۆرینەی نێنا و هەڵاو بەڵایەکیان دروست کرد شیعەکان و هەندێک لایەنی تری دەولی و ئیقلیمی ئیتر بەو شێوەیە تێفەڕیکە هەیە. ئێستاش مەسەلە ئەوە نییە کە ئەم بەیاننامەی بەغدا نەخشێک دروست بکە بەردێک دروست بکە بەڵام بەغدا تێبگات کە لە خاڵی چارەنووسازدا لە نقطەی چارەنووسازدا کورد ئەمڕۆ پێگەیشتووە کارکتەرەکانی نوێنەرەکانی بەرپرسانە نیشتیمانیانە لەسەر پرسە جەوەرەکاندا بیر دەکەنەوە هەر ئەم خاڵە و ئەم پەیامە بخۆی گرنگە ئەگینا ئەگەر گرە و لەسەر ئەوە بکرێت کە لانی تر زۆر بە هەند و بە خەمی وەربگرێ من پێم وایە مستەماعی دەولی و ئێمە شتێگەیشتوین کە ئەم مەوزوعانە ئەم سیناریۆیانە ئەم شوانۆگەریانە نە دەمان هەژێنن نە دەمان ترسێنن نە ڕوویاکی تری زیاترمان ڕزەکە بەڵکو بە پێچەوانەوە دەستیان خۆش بێ بە دیوەیەکدا و کارێکی باش دەکەن کە کورد ئیتر لەم منتەڵەقەوە بیکاتە نقطە بیدایەکی گرنگتر بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان بەیاننامێکی هاوبەشی تر بە پرۆژەیەکی ترەوە بۆ ئایندە ئەوجا ئێمە بە بەغدا ڕابگەێنین ئەگەر دەتانەوێت ئێمە لە هەندێک پرسی سیاسی و ئابووری و سەربازی و ئەمنی هەمە چەشنا هەماهەنگ بین دەکرێت هەردوو پایتەختی کوردستان و بەغدا بڵێن عێراقی کوردستانی ئەگەر وای لەگەڵ عێراقی عەرەبی لەسەر پرۆژەیەکی تر بۆ کارکردن و بۆ هەمانگەڕ بکەوین پێم وایە ئێستا وەختی ئەو نقطەی انطلاقەیە کە قیادی سیاسی کورد بە پرۆژەیەکی ترەوە ئاراستەی ئەم پرۆژە بێمانە و بێسەروبەرەکانی حوکامی بەغدا بداتەوە. دکتۆر عوسمان ئێستا کورد چی دەوێت لە حکوومەتی نوێ واتە دەوێت لە حکوومەتی تەکنۆکرادا چی بەدەست بێنێ؟
من پێم وایە نە لە حکوومەتی تەکنۆکرات وەنە لە حکوومەتی عەبادی وەنە لە حکوومەتی مالکی وەنە لە حکوومەتی جعفەری وەنە لە حکوومەتی شارستانی وەنە لە حکوومەتی بەڕێز عامەری کورد بە شێوەیەکی گشتی تەنانەت ئەوانش کە نەوعەنما ئیشکالێتیان هەیە لەگەڵ ئەم لایەن تا ئەو لایەن گەیشتۆتە حاڵەتێکی بنبەست بەڵام ئێمە لە جیهاندا دەژین لە شەرقی ئەوسەدا دەژین لە ناو عێراقدا دەژین لەو واقعە جیۆستراتیژیە دەژین کە ئێستا لە ناوچەکەدا هەیە لە شەڕی درێژخانی شەڕی تیرۆردا دەژین ئێمە ئەوەمان دەوێت لەگەڵ بەغدا کە ئەوان ئیستیعابی ئەو پرسە دەستوریانە بکەن کە دەستور بە خەڵکی کوردستانی داوە ڕێز و احترام و حرمەت دابنێن بۆ قورسەتی ئیتیفاق وەک دەڵێ ئوفوا بالعهدی ئەو عهد و ئەو پەیمانانەی کە ئیمزا کراون ئەو بەرنامەجە ئینتیخابی کە ڕایان گردووە و ئەو بەرنامەجە حکوومەتی کە دوێنێ مالکی و دوێنێ عەبادی پێری مالکی لە مەجلیسی نەواب خوێنرایەوە و ئەوان حکومڕانەتی و سەردارەتی بەغدایان وەرگرتووە دوای چەندین سەدە و ساڵ لە غایب بوون ئێمە دەمانەوێت لانی کەمی ئەمانە بۆ مێژوو لەگەڵیان بڕۆینە پێشەیە چونکە لەبیرن نەسێ لە مجتەمەعی دەولی بە شێوەیەکی گشتی ئاسان نییە کە ئەوان ڕاستەوخۆ پشگیری دەوڵەتی فرەنەتەوە بکەن بۆ جیابوونەوە چکە لە ئیسپانیا و ئیتالیاوە هەتا دەگاتە بەلجیکا و هەتا دەگاتە هەر شوێنێکی تر هەمویان فرەنەتەوە ئەمانن کۆسۆڤۆ 106 دەوڵەتی اعترافی پێکردو بەڵام تا ئێستا ئەندامنێ لە نەتۆ یەکگرتوەکان ئێمە هەموو ئەم مەلابەسات و وەزع و شتانە تێدەگەین کە شەڕی داعش و دووبارە نەخشە داڕشتنەوەی ناوچەکە بە کوێرا دەڕوا بەڵام سەکە لەوەیە ئێمە ئەومان دەوێت هەتا بکرێ پرشکی وەک دەڵێت چەند خێتێکی پەیوەندی بمێنێ لەسەر ئەو شتانی کە دەکرێت مەساڵحی بەرژەوەندی هەردوو لابن ئەگینان نە لە حکوومەتی تەکنۆقرات و وەنە لە حکوومەتی ناتەکنۆقرات کە وەک دەڵێن سەحەت تابیر ئەم چارچێوەی دروست بێ کورد بەغدای هیوا و ئاشتی هیچ ئومێدێک بۆ کورد نادا بەدەستە و ئەمە موقفی ئێستا تێگەیشتنی ئێستامان نییە لە 2011 و 2012ەوە کاتێکە و کاتی جەنابی سەرکۆمار ڕێزدار تاڵەبانیش لێ بوو ئەم وێنانە بەڕاستی چون کە بەغدا ئامادە نییە بە هیچ شێوەیەک ئەوەی کە پێی دەگوترێ مفرداتی دیموکراتەتی تەوافقی شەراکەتی نیشتیمانی حەقە دەستوریەکان لەگەڵ کورد بچەسپێنێت جا ئەو کاتی کە لەو عەزەمەت و هێزە و ئیمکانەتیان نابوون ئەی دەبێت بۆ ئێستا و بۆ ئایندە ئێمە چ ئومێدێکی ترمان هەبێت. بەڵێت دکتۆر عوسمان عەلی دکتۆرە لە یاسای دەستوری سوپاس بۆ تۆ کە لە شاری هەولێر و لە پانۆرامای هەواڵەکان لەگەڵمان بەشدار. زۆر سوپاس بۆ ئێوە.